زیاتر لەسەر پرسی بڕیارەکانی دادگای فیدراڵی و کاریگەریەکانی لە شەقامی سیاسی عراق زیاتر ڕادەوەستین لەگەڵ میوانمان عامر حوزەیران ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی بەیت النەهرین. بەخێر بیت کاک عامر. پێش هەمووشت بڕیارەکانی دادگای فیدراڵی سیاسین یان بڕیارێکی یاساین، چونکە وەکو ئەوەی دەبینن لە لێکەوتەکان و لێدوانەکان بەشێک دەڵێن بڕیارەکان یاساین، بەشێک دەڵێن بڕیارەکان سیاسی. بەڵێ خۆی پێدەچێ عێراق لە بارودۆ خۆکی سیاسی نەسەقامگیردا تێپەڕە بێت و بڕیارەکانی زۆری پێدەچێت زۆری بڕیارەکانی سیاسی بێت. لەمەشیە ئەمە وای پێدەچێت کە دەبێتە هۆی نەسەقامگیری زیاتر و لێدانە بۆ ئەوانەی ئەو خەڵکانەی پێکەوە ژیانیان پێکەوە بۆ ژیانی کۆمەڵایەتی و سیاسی. سەحبکردنی مەرسومی سەرۆک کۆمار لە کاردینال لوی ساکۆ وەکو پادڕێرکی کلدانی لە عێراق و جیهان، ئەمە خۆی لە خۆیدا ئاماژە دەنێ کە ئەمەش کە یەکێکە لەم خاڵانەی کە دەبێتە هۆی زیاتر ناسەقامگیری سیاسی یاخردنا زیاتر بوژاندنەوەی یاخود گەشەکردنی ناتەبایی نێوان گەلەکان کە لە عێراقدا دەژین و دیارە ئەم کێشە کە سەری هەڵداوە دیارە کێشەیەک بوو لەمە لە نێوان لوی ساکۆ لەگەڵ بزوتنەوەی بابلیون کە سەری هەڵدا پێشبەترێک. ئەمە بووەتە هۆی سەبەبی سەحبکردنی ئەم مەرسومە لە بەڕێز لوی ساکۆ کە ئەمەش خۆی لە خۆیدا زیانێکە لە بەرژەوەندی خەڵکانی عێراق بەگشتی نییە و هەروەها ئەمەش دەبێتە هۆی زیاتر لێکترازانی ئاشتی کۆمەڵایەتی لە عێراقا. بۆیە ئەمە ئێمە بە پێویستمان زانی ئەو مەسائلانە بەڕێگەیەکی ئاشتیانە بەڕێگەیەکی گفتوگۆ چارەسەر بکردیابە باشتر بوو لەوەی و دەمینشت ینی دەرکردنی ئەم مەرسومە لەم زروفە کە ئێستا عێراق تێپەڕە بێ ینی خۆی لە خۆیدا لە مەسلحەتی هیچ کەسێکدا نییە. مەرسومەکە هەیە لە 2013 کراوە لە لایەن سەرۆک کۆمار بەڕەحمەت بێمام جەلال وەکو سەرۆک کۆمار و تا ئێستا 10 ساڵە درەجەی کێشاوە. مەرسومەکە ئەو مەرسومە هەر هەیە لە پێشش ئەو مەسائلان هەر هەبووە. کاک عامر، ئێمە پێش ئەوەی کە باس لە مەرسومەکە بکەین، ئێمە باسمان لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراقە کە چەندین ئەزمونمان هەیە لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق. دەمەوێت زیاتر جەخت لەسەر ئەو بابەتە بکەیتەوە. ئەو بڕیارانەی کە دادگای فیدراڵی عێراق دەیدات، ئەو بڕیارانە زیاتر ئەکرێ بڵین لایەنی سیاسی گرتوتە بەر یاخود ئەو لایەنە یاساییەیە کە تەواو ئیتر هیچ چۆنەڵێت ئەملاولایەکی بۆ نییە، تەواو ئەمە بڕیارێکەوە بەجێبەجێ بکرێت بۆ یاساییشە. دەبێت زیاتر لەسەرەوە قسە بکەین. خۆی وەکو گوتم عێراق وەکو سیستەمەکەی ناسەقامگیری سیستەمی سیاسی و ئەمنی و ئەسکەری و کۆمەڵایەتی لە عێراق ئەمە دەرهاوێشتەی ئەم نیزامە سیاسیە کە لە عێراقدا ئەم بڕیارانە هەموو دەرهاوێشتەی ئەم ناتەبایی لە نێوان حزب و کورتە سیاسەکانە کە دەگوزەرێ لە عێراقدا. بۆیە ئەمانە فعلەن ئەمانە دەبێتە هۆی هەژمونی سیاسی بەسەریان دەزاڵ بێت بۆ دەرکردنی هەردێک بڕیارەکان. ئەمە چەند بڕیارێکە دەرەکرێ تا دوێنێ سەرۆکی ئەنجومەنی نوێنەری عێراق لە کۆبنەوە دانیشتن و بەڵام بڕیارەکەیان بەسەر دەرکرد بۆ لابردنی و یاخود دەرکردنی لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. ئەمانە هەمووی ناتەباییە خۆی شتێکەیە. ئمڕۆ ئێمە عێراق لە پاش ڕۆخانی ڕژێمی پێشوو دەبای عێراق بەرەو سیستەمێکی دیموکراسی زیاتر بچوباتە پێش، بەڵام دیارە هەندێک خەڵکانێکە لە بەغدا لە حکومڕانن بە عەقڵیەتی پێشوو حکم دەکەن، دەیانەوێ خۆیان زاڵ بن بەسەر هەموو سیستەمەکان، بەسەر هەموو ئەو گەلانێکە لە عێراقدا دەژین، تائیفەی خۆیان بە حکمی تائیفەی بە بۆچوونی تائیفە حکم بکرێ کە ئەمە حکم بکرێ بەو بۆچوونە دەبێتە هۆی لادانی ئەوانی تر ئاعتراف نەکردنی بە بەرامبەر، ینی ڕێز نەگرتن لە بۆچوونی خەڵکانی تر، باوەڕ نەبوونیان بە مافەڕاوەکانی سیاسی و نەتەوەیی خەڵکانێکی تر. ئەمە دەبێتە هۆی لادانیان لێدانیان. ئەمە کاریگەریەکانی چیە بێ؟ هەروەکو پەتریاکی کلدانی
لە عێراق نیگەرانە لەو بابەتە دەڵێت ئەبێ دادگای فدراڵی شوێنێک بێت بۆ جێبەجێکردنی هەموو ئەو مافانەی کە بە شێوەیەکی دادپەروەرانە دابش بکرێت بەڵام لە کاتێکدا ئەو ناڕازیە دەبێ بزانم ئەمە لەلایەک و کەسایەتێکی بەو شێوەیە گرنگ لە جیهانە ناڕازیە چ کاریگەریەکی دیکەی دەبێت ئەم بڕیارانەی دادگای فدراڵی کە دەیدات کاریگەریەکانی چی؟ کاریگەریەکان حتمما کاریگەری زیاتری بەدوانێ ینی دۆخی سیاسی عێراق زیاتر دەشڵەژێنێ مەسائلی نوێ ڕوئەدا دەبێتە هۆی تێکدانی سیستەمی سیاسی لە عێراق ئەگەر وا بڕوا مەسەلەکە وا بڕاتن دەبێتە هۆی سەرهەڵدانی گروپە تیرۆریستەکان جارێکی تر چونکی بە لێدانی کەسایەتێک ئەمە لێدانی کەسایەتێک نییە لێدانی ئەم تائیفەیە لێدانی ئەم نوێنەراتی کە ئەم تائیفە دەکات لێدانە لە هەر هەمویان اینجا هەرچێ بێ ئەمە دەبێتە هۆی زیاتر خۆشی محاولە دەکات بۆ ئەوەی خۆیان جێگیر بکەن خۆیان بچەسپێنن بەرامبەر ئەم سیستەمە کە لە عێراقدا حکوم دەکات هەرچی خراپە دەیکەن بۆ ئەوەی خۆیان بچەسپێنن این لەبەر ئەوە کاری خراپی بەدوای بێ کاری ئیجابی لێ چاوەڕوان ناکرێت کاری سلبی لێ چاوەڕوان دەکرێت کەواتە بۆچی زۆرینەی بڕیارەکانی دادگای فدراڵی دژی کوردە دژی سونەیە دژی پێکاتەکانی تورکمانە بەداخەوە من لێرەوە ئەڵێم عێراق وەکو دەوڵەتێک پێ دەچێت سەربەخۆی لە دەستداوە قەراری سیاسی ئەگەر نەڵێم لە دەستی داوە زۆر لاواز بووە کە خۆی بڕیارەکە لە دەرکردنی بڕیارەکان ئەجینە ئەوانە کە لێیان دەدرێ ئەوانە بوون بۆ بنیاتنانی عێراق لە پاش ڕوخانی ڕژێمی پێشوو ئەوانە بوون هاوکار بۆ بنیاتناتی عێراقێکی دیموکراسی فیدراڵی لە عێراقا بەڵام بەداخەوە بە بۆچوونی من نەمەسەلەی فیدراالێت ماوە تەعاملی لەگەڵ دەکرێت وەکو فیدراالێت نە ئاشتەوایی کۆمەڵایەتی ماوە لە عێراق نەسەروەر و خاک و هەندێک شتی ماوە عێراق خۆمان دەبینین هەموو ڕۆژێ چێ مەسەلەی درۆنە ئەگەر لە هەولێرە و لە ئەنبارە و لە هەندێک شوێنی تێکە لێ دەدرێ حکوومەت دەڵێ من نیم دیارە خەڵکانێکن چەند جیهاتێکی سیاسین کە ئەو شتانە پێ هەڵدەستن ینی ئەوان تەحکومی بە حکوومەت دەکەن بۆیە عێراق هەرچەندە بەو ئاڵۆزیە بڕوە لە دەستدانی قەراری سیاسی لە دەستدا بێت گیر و گرت و ئاڵۆزەکانی سیاسی و ئەمنی و ئاسکەری زیاتر دەبێ و چاوەڕوانی شتی خراپتریشی لێ دەکرێت باش ئەمە سپاس دەکەین بەڕێز عامر حوزەیران ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی بەیتم نەهرین لەگەڵ مابوویت وەڵامبەری پرسیارەکان سپاس